بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە یەکەم ڕۆژی ساڵی نوێ لەگەڵتان دەبین لەگەڵ کاک مەسعود حەیدەر پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یاخود با بڵێن نوێنەری کورد لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین. باسەکەمان بۆ دەست پێەکەین، هەوڵەدەم باسێک لە بودجە بکەین چونکە گفتوگۆکردن لەسەر بودجە بە نسبەت تاکی کوردیشەوە پرسێکی گرنگە و هەموو بینەرێک ئێوێ بزانێ ئایا پشکی کورد لەم بودجەیە چۆنە و چۆن ڕێکخراوە. مەبەستمە باسێک لەوە بکەین کە دەست پێشخەریەکەی جەنابی دکتۆر فواد ماسوومی سەرۆک کۆمار بەکوێ ئەگا باس لەوە کرێ کە بەم زوانە سێ سەرۆکایەتەکەی عێراق سەبارەت بە کێشەکان کۆبنەوە. ئایا ئەمە زەمانەتی واکە کە کێشەی نێوان هەولێر و بەغدا بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بێت و ئایا لە ئێستادا کورد ئەبێت لە پەرلەمانی عێراق کە ئەگەر هەڵەن لە ڕۆژی چوارشەممە بڵێن خولێکی نوێی وەرزی یاسادانان دەست پێەکەنەوە دوای پشوویەک کورد دەنگ بەم بودجەیە بدات بەم شێوەی ئێستا یان دەنگی پێنەدات. مەبەستمە قسە لەسەر هەڵبژاردننی داهاتووی عێراق بکەین و ئەگەر دەرفەتمایەوە باسێکیش لە تعریبکردنی بڵین ناوچە کوردستانەکانەکەین کە ئەوتری ئێستا بە شێوەیەکی منەظەم و ڕێکخرا و بەرنامە بۆ داڕێژرا و بۆ دانرا و کاری لەسەرەکرێت. کاک مەسعود حەیدەر پارلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان سڵاوتان لێبێ، ماندوو نەبن، ساڵی نوێتان دووبارە لێ پیرۆز بێ. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم، دوای پشوویەک ڕۆژی چوارشەممە پارلەمانی عێراق بڵین لە وەرزێکی نوێی یاسادانانە دەست بە کارەکانی ئەکاتەوە. ئێوە وەکو کورد لەوێ حەزوڵتان ئەبێ و ئایا تێبینیتان چییە لەسەر خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەی بودجەی یا پرۆژە یاسای بودجەی 2012 عێراق؟ بەڵێ زۆر سپاس، سەڵاو بۆ بەڕێزت بۆ بینەرانی بەڕێز و ساڵی نوێ لە جەنابەت پیرۆز بێ و لە بینەرانی بەڕێز هەموو گەلی کورد ئینشاءڵڵا ساڵی 2018 ئومێدوارین باشتر بێت لە 2017 هەرچەندە تحەدیاتی زۆر گەورەی تایە بە نسبەت کوردەوە و هەروها بە نسبەت عێراقیشەوە تحەدیاتی زۆر گەورە هەیە لە ساڵی 2018. بە نسبەت دانیشتەکانی پەرلەمان بە پێی پێڕەوی ناوخۆ دەست پێکاتەوە، ئێمە مانگێک پشومان هەبوو. طبعاً بە نسبەت دانیشتەکان لە وەرزی نوێی پەرلەمانە ئەوەش تحەدیاتی گەورەی تایە و یەکێک لەوانە قانونی موازنەیە، تعدیلکردنی قانونی انتخاباتی پەرلەمانی عێراقە و قانونی انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەروەها وەزیری کارەبا ممکن استجواب کرێت کە سونەیە، وەزیری اتصالات کە شیعەیە استجواب کراوە و دەنگە درێ لەسەر قەناعەت بوونیان قەناعەت نەبوون بە وەڵامەکانی. طبعاً ئەم پێنج بابەتە هەر پێنجی تحەدیە بۆ ئەنجامدانی دانیشتەکانی پەرلەمان. ممکنە لەلایەک سونە نساب بشکێنێ، لەلایەک کورد بشکێنێ، لەلایەک شیعەش و هەرسێکی لە یەک خاڵە تەقاتوعەکە بۆیە کەمێک قورسە بێت دانیشتەکان ئەنجام بدرێت ئەگەر پێشوەقت لەسەر هەندێک بابەتی سیاسی ڕێککەوتن نەکرابێ. بە نسبەت موازنە کە هەمومان پێمان گرنگە و پەیوەندی بە ئیدارەی مالی و ڕێکخستنی مەسروفاتی عێراقە بۆ ساڵی 2018 ئێستا مجتەمەعی دەولی و سندوقی نەقدی دەولی و بانکی دەولیش هاتوونەتە سەرخەت بۆ مەسەلەی موازنە کە بابەتێکی زۆر گرنگە چونکە پەیوەندی بە چاکسازی ئابووری بەتایبەتی کارگێڕی و مالی هەیە لە عێراقە. طبعاً ئێمە دوای ئەو جەلسە استثنایی کە لە 5/12 کردمان ئێمە دووسێ ئەندام لیژنەی دارایی ئامادە بووین و ملاحەزاتی کوتەلی کوردی و سنی و شیعی و هی زۆرێک لە پەرلەمانتاران هەموویمان خوێندەوە و دراسەمان کرد، لە نەتیجەیان نردمەوە سەرۆکی پەرلەمان ئەوش نردەوە بۆ حکوومەت بە معنای ئەوەیە کە ئێمە قانونی موازنەمان نردوتەوە بۆ حکوومەتی عێراقی. ئەگەر حکوومەت بەڕێی من ئەگەر حکوومەت قانونەکە نەنێرێتەوە ناتوانێت پەرلەمان، یعنی ئەمە بێتە بەڕاستی بێتە تەجاوز لەسەر سەلاحیاتەکانی خۆی و ئەو ڤێرژنەی کە هەیە، ئەو نوسخەیە کە هەیە
نێردراوەتەوە بۆ حکوومەت و دەبێت حکوومەت بە کتابێکی ڕسمی نسخەیەکی تر بنێرێتەوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی بخرێتە جەدوەلی ئەعمالەوە و ئیتفاقی سیاسی لەسەر هەبێ بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەم بۆ بکرێت. بۆیە عەرقەلە زۆر هەیە، ئاسان نییە. طبعا ئێمە پێمان وایە حکوومەت و شخصی سەرۆکوەزیران نایەوێت قانونی موازنەت تێپەڕێ. یەکەم ئەوێت بە تایبەتی ئێستا انتخابات ممکنە بکرێت لە عێراقا و التزاماتی هەیە بەرامبەر بە سندوقی نەقدی دەولی. التزاماتەکانی زۆر قورسن، زۆر شتی قورسی تێدایە، کەمکردنەوەی موچەیە، زیادکردنی باجە، کەمکردنەوەی ژمارەی فەرمانبەرانی عێراقا لە ماوەی چەند ساڵێکدا. هەموو ئەمانە ممکنە دژی بەکار بهێنرێ لە هەڵبژاردنەکان ئەگەر بکرێت 2010. وردە گفتوگۆیەکی پێش بەرنامەکە ئاماژەت بەوەدا حکوومەتی عێراق لە دۆخێکی زۆر خراپدایە، بە تایبەت لە ڕووی ژمارەی فەرمانبەرەوە و ئەو موچە زۆر و با بڵێن بۆرەی کە سەرف ئەکرێت بەبێ بەرنامە و کراوە. بەڵام عەبادی لە قسەکانیە زۆر بە توانجەوە بە تعلیقەوە باسی ژمارەی مۆزەفی کوردستان و ئەم شتانەکە. ئایا دۆخی عێراق لە هەرێمی کوردستان خراپترە؟ یعنی بەو شێوەیە بێکە ئاماژەت بەوەدا کە تا 2022 نابێ یەک فەرمانبەریش لە عێراق دابنەزرێ؟ بەڵێ طبعا بەنسبەت ئەوەی هەرێمی کوردستان ئێمە ئەو کۆبوونەوانەمان و ئەو زانیاریانەی کە وەرمان گرتووە لە حکوومەتی هەرێم سەرڕای تێبینیمان لەسەر ژمارەکە و ئایا فەزایی تێدا نییە، خەڵکی مستحقی تێدا نییە، پێویستی بە بەدواداچوون هەیە. تاکیدمان لەمە زۆر کردوتەوە. هەرێمی کوردستان لە خیتابە بە هەڵە باسی ژمارەی فەرمانبەرانی هەرێمەکە. بەڕێی من پێویستە زۆر ڕوون بێلەوەی هەرێمی کوردستان بڵێ ئێمە 750,000 فەرمانبەرمان هەیە کە دەوامەکەن، ئیتر خەڵکێک هەیە بە ناشایستەیە دامەزراوە، پلە وەزیفەکەی ناشایستەیە، تێبینی زۆر هەیە و زانیاری زۆرمان هەیە لەسەر و بابەتە. و ئەمە جیا بکاتەوە لەوەی ئەوانەی کە شایستەی دارایی وەرەگرن، متەقاعدینن، کەسوکاری شەهیدانن، ڕعایە اجتماعین، ئەوانە نزیکەی 500,000 بە کۆی گشتیەکاتە 1,250,000. ئێستا لە عێراق ئەم 1,250,000 ناوێن لێنراوە فەرمانبەر. ئەم تێواتە کورد لە مامەڵەکردن لەگەڵ دەستەواژەکانیشە غەڵەتی کردووە. بەنسبەت عێراقەوە من قسەی سندوقی نەقدی دەولی یەکەم. سندوقی نەقدی دەولی تێبینی هەیە لەسەر عێراق بە شێوەیەکی گشتی. ئەوان جیازی لە نێوان هەرێم و بەغدا ناکرد لەو بابەتەیە، ئەڵێن عێراق. بەڵێ کە عێراق لە 2003 800 بۆ 900,000 فەرمانبەری هەبووە، ئێستا چووە بۆ نزیکەی 3 ملیۆن فەرمانبەر و عێراق نزیکەی 2.5 ملیۆن کەس تەقاعدی وەرەگرێ بە کەسوکاری شەهید و قوربانیەکانی ڕژێم و قوربانیەکانی شەڕی ناوخۆی شیعە و سوننە و قوربانیەکانی دەستی داعش و هەموو ئەمانە لە سندوقی تەقاعد موچە وەرەگرن. نزیکەی 5 بۆ 5.5 ملیۆن کەس لە عێراقا موچەخۆرە و ئەمە ڕێژەیەکی زۆر گەورەیە. یەک دوو سندوقی نەقدی دەولی بە پێو دراستانی کە کردوێتی لە ماوەی 10 ساڵە لە 2003 بۆ 2014 و 15 لەم فترەیە زیادبوونی موچەی فەرمانبەر لە عێراقا لە ڕادەیەکی ناتەبیعی بووە و بەراورد بە وڵاتانی ناوچەکە موچەی فەرمانبەر لە عێراقا زۆرە و ئەدای فەرمانبەر لە ئیشوکارەکانیە زۆر خراپە، زۆر کەمە. بۆ نمونە ئەوان دوو سێکتەریان وەکو نمونە بۆ ئێمە باس کرد. یەکێکیان پەروەردە و تعلیمە و ئەوتریان تەندروستیە. ئەم دوو کەرتە لە عێراقا خراپترین ئاستیان هەیە لە خزمەتگوزاری و لە ئاستی تعلیم با بڵێن و ئاستی تەندروستی لە خزمەتگوزاری لە چاو وڵاتانی ناوچەکە و لە چاو زۆربەی وڵاتانی دنیا. بۆیە سێرەکەی ژمارەی فەرمانبەر زۆرە، موچەکەی زۆرە و خزمەتگوزاریەکانی زۆر کەمە. یعنی دوشتی زۆر متەناقضن بەیەکەوە. حکوومەتەکەی عەبادی بمبورە قسەکەشت پێوڕم، حکوومەتەکەی عەبادی لەبەر پابەندبوون و ئیلتیزاماتی ناوخۆ و جیهانی ئەوەی باسی سندوقی نەقدی دووەلیت کرد، خۆی ئێوەیان بودجێ پەسەند نەکرێ. ئێمە خوێندنەوەمان بۆ بابەتەکان بەو شێوەیە. من ینی کتابی
کتابێکم لایە کە نێردراوە بۆ شخصی سەرۆک وەزیران لە وەزارەتی دارایی و کتابێکی نهێنیە وەڵامی تێبینەکانی سندوقی نەقدیان داوەتەوە نەیانتوانی و معالەجەی ئەو تێبینیانە بکەن کە سندوقی نەقد لەسەر موازنە هەیە بووە و یەکێک لەوانە بۆ نمونە کە دەبێ پشتی هەرێمی کوردستان نزیکەی 10 تریلیۆن بێ ئەگەر نا سندوقی نەقدی دەولی موافق نابێ لەسەر موازنە ینی عبادی ئێمە پێمان وایە ئەوێت بەلای کەمی لە 2018 موازنە نەبێ و محاولە ئەکات تۆپەکە فڕێداتە ساحەی پەرلەمان و پەرلەمانی پێتاوانبار بەر لەوەی قسە لەسەرەوە بکەین 2018 عێراق بودجەی هەبێت یان نەیبێت بۆ کورد باشە ئەمەوێ بزانم باس لەواکرێت کە کورد فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق نزیکی نۆ تێبینیتان هەیە لەسەر بودجە پێم خۆشە باس لە گرنگترین ئەو نۆ تێبینیە بکەی و ئایا لەقی دووەمی پرسیارەکەم کورد لە ئێستادا دەنگ بدات بۆ بودجەیە یان نەیدات باشە بەڵێ من لە بەشی دومی پرسیارەکەتەوە دەست پێەکەم ئێمە ڕێیمان وایە کە دەنگ بەم بودجەیە نەدەین لەبەرەوەی لە حالەتێکدا ئەگەر بودجەکە تێ نەپەڕی مستحقاتی کورد وەکو ساڵانی ڕابردووە مێنێتەوە و ممکنە لە 2018 گۆڕانکاری سیاسی ڕووبدا و ئەگەر موازنەش نەبوو لە 2018 و لە 2019 موازنە ئەبێ ئەو کاتە معادلاتی سیاسی گۆڕانکاری بەسەر هاتووە حتمما ئەم ناوچەیەش گۆڕانی بەسەر دێ و عیلاقاتی نێوان هەرێم و بەغداش بە هەمان شێوە و ئەو کات ممکنە بگەڕێنەوە سەر دۆخی 2015 و 16 بە نسبەت پشکی کوردەوە تێبینیەکانمان ئێمە ئەوەی کە زۆر ئەساسیە یەکەمیان ئاماژەی بە پارێزگاکانی هەرێم کردو هەوڵی داوە لە ڕووی قانونی و هەرێم هەڵوەشێنێتەوە و تعامل لەگەڵ موسساتی هەرێم نەکات حکوومەت و پەرلەمان ئەمە پێچەوانی دەستوری عێراق تەنانەت هەندێک میدیاشیان هەیە لە میدیای عێراقەکە ڕاست پێدراوە نەرەنووسن حکوومەتی ئەربیل بەڵێ ئێمە یاخود دەڵێن شیمالی عێراق ئێمە من خۆمیکێکم لەو پەرلەمانتارانی کە زۆرێک لەو قەناتانی کە تێرمی شیمالی عێراق بەکاردێن مقاتعیانم کردووە یعنی نەچوومەتە ئەم ماوەیە نەچوومەتە چاوپێکەوتنەکان بەرنامەجەکان و تەنانەت لێدوانسۆگەر تووشی شەڕەبی نەخێر هەر نەکەوە وەکو مووقفێک و لێکێک لە قەناتەکان ئەو ڕۆژە کە لێدوانیان لێمەوەرگرت باسی شیمالی کرد یەکسەر من لەوانە ملاحەزەم هەبوو وتم بۆتان نییە تێرمی شیمال بەکاربێن چکە من نادەستوریە و ئەستفزازیشە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەنسبەت تێبینیەکانمان ئەوە یەکەمە دووەم پشکی هەرێمە کە کەم کراوەتەوە لە 17 بۆ 12.67 سێ مەسئلەی پێشمەرگەیە لە هەموو ساڵانی ڕابردوو باسی تەرخانکردنی بەشێک لە تەخسیساتی بەس بۆ بە ڕەواتب بۆ پێشمەرگە ئەمەشیان زیاد کردەوە لە بینی دیێڕەکانە نووسیانە بۆی ئەستی پێنەکەین ئەمە تەنها بۆ پێشمەرگە کراوە یان بۆ حەشدی شعبی بەس پێشمەرگە وەکو تێبینیەک کێمە تێبینیمان کردووە لە قەرزەکانە کە بۆ تەسلیحە بۆ هەموو سنووفی قواتی مسلحەی عراقیە پێشمەرگەیتیانە نەفقاتی سیادی لە 25% بۆ نزیکەی 40% کە تەسیر لەسەر پشکی هەرێمە بێ و طبعا پارێزگای هەڵەبجە ئاماژی پێ نەکراوە نەخێر ینی ئەوەی کێتر لە تێبینیەکان نۆ تێبینیە بە شێوەیەکی گشتی طبعا ئێمە باسی ناوچە سونیەکانیشمان کردووە کە پارەی بۆ تەرخان نەکراوە باسی پێترۆدۆلاریشمان کردووە چونکە مەفروزە بۆ هەرێمی کوردستانیش پێترۆدۆلار تەرخان بکرێ بۆ کەرکووکیش کە لە 2013 پارێ نەدراوەتێ طبعا ئەم تێبینیانە بەڕسمی نردومانە بۆ سەرۆک وەزیران و من خۆم بەڕسمی تەسلیمی مەسئولی بەعثەی IMFم کرد لە عەمان کە ئەمە تێبینیەکانی فراکسیۆنە کوردیەکانە ئەوان خۆیان تەرجمەیەکەن و طبعا لەم ڕۆژانەشە ئەمانی عامی مەجلیسی وزەرا وەڵامی تێبینیەکانی داوەتەوە بەڕاستی وەڵامەکەیان لە ئاستێکی زۆر لاوازە و بە زمان یعنی زمانێکی ئینشایی نووسیوانە بە کوردیەکەی و بە سەراحەت زۆر بێسەروبەرە وەڵامەکەیان ئێمە ئەوە جانمە فەنیەکەیەتی طبعا جانمە سیاسیەکەشی من قەناعەتم وایە هەموو فراکسیۆنە کوردیەکان لەسەر مەسەلەی بودجە یەکاڵ وێستە هەماهەنگیتان هەیە ینی هەماهەنگیتان هەیە لەوەی کە دەنگ بەم بودجەیە نەدەن تا و کاتێک کە ڕێککەوتنێکی سیاسی لە نێوان هەولێر و بەغدا ئاکرێ
ئێمە ممکنە لەسەر ئاستی شخصی ڕێی جیاواز هەبێ بەڵام تا ئەم لە حەزەیە هەر پێنج فراکسیۆنەکە ئەو نۆ تێبینیەمان هەیە تێبینیەکانیشمان ینی تقریبن لەگەڵ ڕۆیای ئەحزاب و لە هەرێم ئەحزاب و لەگەڵ ڕۆیای حکوومەتی هەرێمی کوردستانی شاگونجاوە بۆ دەنگ نەدانیش بە بودجەکە بەڵێ باشە ئەگەری ئەوە هەیە بە بێ کورد بتوانن ئەو بودجەیە پەسەندکەر و تێیپەڕێنن و ڕێژەی بڵێن ئەو پشکەی بۆ کوردیش دانراوە 12.67 ئەگەر بە ئەغلەبیە بێ لەگەڵ سونەیە ڕێک بکەون بەڵێ لەبەرەوەی ئێمە بەس لەواکرێت کە عەبادی ماڵی سونەی قەنەعەت پێ کردووە کە دەنگ بە بودجە بدەن ئەم زانیاریانە تا چەندە ڕاستن طبعا يعني من بصراحت با بڵێم هەر کەس بە دوای بەرژەوەندی خۆیەتی بە تایبەتی ئەمە لە بودجە لە 2015 ئەزانی لە ناو لیژنەی داراییە و لە ناو پەرلەمانە چۆن تەعامل لەگەڵ مەوادەکانی ئەکرێ و لەگەڵ بابەتەکان بە شێوەیەکی گشتی ئێمە خۆمانەکو کورد خەلەلێکمان هەیە من پێویستەکە دەستنیشانی بکەم ومێدەوارم بۆ دەوراتی داهاتوو سوودی لێوەرگرین پێویستە ینی پەرلەمانتارانی کورد ینی زۆرترین کات لە بەغدا بمێنینەوە بەسەراحەت ئێمە پێویستمان بەوە هەیە بە دوواداچوون بکەین لۆبی بکەین چاو پێکەوتن بکەین و زۆر جار ئێمە کە ئەگەڕینەوە کوردستان پەرلەمانتارانی سونە و شیعە زۆربیان ئەمێننەوە لە بەغدا و ئەو فترەیە زۆرترین ئیش ئەنجامەدرێ من خۆم ئەم ماوەیە سەر ڕایوکە پشوو بوو تقریبا 25 ڕۆژ لە بەغا مامەوە ینی پشۆکەم بە زۆری لە بەغا تەواو کرد بۆ دوو بابەتێکیان بابەتی پارەی جوتیارانی هەرێم بوو کە ئیشێکی زۆر زۆرم لەسەری کرد ینی نامی ڕسمیم بۆ سەرۆک وەزیران نارد نامەی شخصیم بۆ نارد بە واتساپ و چەندین جار لەگەڵ وەزیری بازرگانی و وەزارەتی مالیە لە پەیوەندییا بووم بەکەی خۆت وەکو موژدەیەک ڕاتگەیاندووە کە بڵێ شایستەدارایەکانی جوتیارانی کوردستان خەرجەکەی چکە دڵنیا مەبەستیانە بزانن لەگەڵ ئەوەشدا خەریکی بابەتی بودجەش بووین ینی مەسەڵەن سەفاری ئەمریکیم بینیوە چەندین سەفیری ترم بینیوە و ئەمانە هەمووی ڕۆڵی خۆی هەیە ئێمە وەکو کورد با من پرسیارێک بکەم لەو ماوەیە کە جەناب تو بەدڵنیایەوە ڕەنگە هاوڕێی تریشتە بێت بڵێن ئیشتان لەسەرم پرسانە کرد بێت و لە بەغا ما بێتنەوە و گەشتێکی دەرەوەی وڵاتیان هیچ نەبێت کوردستانتان نەکردووە لە 65 پەرلەمانتارەکە چەندتان لەوێ بوون بەس ڕقم پێ طبعا ئەگەر بێتە سەر حەق بەجددی لە کوردستان دەنگیان پێدراوە ئەبێ کورد پشووە من ناتوانم ینی مەسەلەن بەڵام دۆخێکی خۆم چاک بکەم و هاوڕێکانم ینی دۆخێکی ئیستیسنایشە بەڵێ من بەسۆکو تێبینیەک چونکە ئەو فترەیە کە ینی کە لەوێ بووم بە سەراحەت ئەو جا هەستم کرد ینی هەستم کرد ئێمە وەکو کورد خەمخۆرمان نییە بۆ ئیش و کارەکان ینی بە سەراحەت ینی سەرڕایەوەی کاتی جەلسەکان لە ناو لیژنەکان نوێنەرانی کورد هەموو جوهد و هەوڵێکی خۆیان نەدەن بەڵام گرنگە ئالیەتی ئیشکردن لە بەغدا وەکو نوێنەرانی کورد بەڕێی من گرنگە گۆڕانکاری بەسەرا بێ و هەفتەیەک لێرە و هەفتەیەک لەوێ زۆر جار ینی هەندی ئیش هەیە کە بەس لە کاتی پشوونە بۆ کاک مەسعود دەی من تێبینیم کردبێ لە کاتی تریشە ینی بەڵێ کەس نییە بەڵام پەرلەمانتارەکان زۆر جار لێرە ماونەتەوە لە جێ پێویستەکە تەواصلمان لەگەڵ خەڵکێ من ئێستا خۆم یەکێکم لەوانەی کە زۆر جار خەڵک لێم لێکە ئاڵێ بۆ نایە لە چایخانێک دانیشی چایە بخۆی بۆ نایە لە بازارێک پیاسە بکەی کاکە ئەڵێم ئیشی پەرلەمانتار چاخواردنەوە و پیاسی بازار نییە ئیشی من لە بەغایە ئیشی من لەوەیە بچم زۆرترین پەیوەندی دروستکەم زۆرترین علاقاتم هەبێ زۆرترین و ئێستاش بەنسبەت خەڵکەوە ئەگەر کەسێک پێویستیەکی هەبێ هاوکاریەکی بوێ شتێکی بوێ وەسائلی پەیوەندی زۆر زۆرە و زۆر بە ئاسانی ئینسان دەتوانێت بەنسبەت جوتیارانەوە ئێستا لە نەتیجە طبعا وەجبە یەکەم 7 ملیاری جوتیاران سەرف کراهی ساڵی 2016 تا ئێستا سنووری پارێزگای هەولێر و دهۆک وابزانبوویان سەرف نەکراوە هەندێک کێشێتیایە بڕۆمەوە بێ لەگەڵ وەزارەتی تیجارەیە قسە بکەم بەنسبەت پارەکەی تر 2014 و 15 و 16 و 17 ملیاری ماوە هەمووی سەرفەکرێ 14 و 15 و 16 ئێمە زۆر محاولەمان کرد لەگەڵ سەرۆک وەزیران کە هەمووی سەرفکە نزیکەی 600
تقريبا 20 مليار 19 مليار بالضبط او رازين بو وتي لمس صالح هرم زياده لسطح حفدي تسليم كردوها تا سطح حفده باركان همويه ديني بنرخي حكومي لسري سطح حفده او زياده به بنرخي شي كم ترى استا وزاره خويا نازل بشي ميكانيزم توزيع من بس ما له رقم قناتي يعني ضل بدم كباركان صرف اكريت كم اكريتوا تنهى مساله وقته يعني تأمين من لوي شكون من براستي لفيسبوك لبتلفون روجي دو صد تلفون مودي يعني بس بخوش حالية هؤلاء والله زورترين عم بدموا ببي وقت بلا ما يدلني عم بكموا صرف فكري بس موضوعك وقته بلا أبو بوجوتياران بو يدلني بنك بلين شايسة داريا كان يعني صرف فكري سبارت با أويك لخلكاني داهاتوا ككرد و پارتە سیاسیەکان پەرلەمانتاران ێرنە بەغدا هیوادارم هیچ نەبێت ئەوانەی خۆیان کاندی دەکەن تێستی زمانی عەرەبیان بۆ بکرێ بۆی دڵنیابن لەوێ ئەتوانن بە عەرەبی قسە بکەن. یەکێکی تر لەو پرسیارانەی کە دڵنیان بینەر دانیشتووە بە دیاریەوە خەرجکردنی موچەی مانگی 12 پەروەردە و تەندروستیە وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی تەنانەت وا بڵاو کرابووە چونکە پشتڕاز نەکراوەتەوە کە کارمەندی بەشی ژمێریاری ڕۆژی شەممەی پێشتری ساڵهێنراونەتەوە و بە خێرایی لیستی بڵێن بەبێ پاشکەوتیان پێیامەد دەیمان دەی یەک گوایە موچە دێت ئەمە تا چەندە ینی بنەما ئەسڵ و ئەساسی هەیە جەنابتان لە بەغدا. طبعا بە کتابێکی ڕسمی داوا کراوە لە حکوومەتی هەرێم کە لیستی موچەخۆران یان فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و تەندروستی ئامادە بکەن و لیژنەیەکی حوت کەسی پێک هاتووە لیژنەکە پێنجی لە بەغدایە دوی بەڕێوەبەری پلاندانانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری پلاندانانی وەزارەتی پەروەردەیە. طبعا ئەمە ئیجرایەکی ئیداریە ئەکرێ دوای ئەوەی ئەم قایمەیە ئامادەکرێ من تەسەورەکەم هەر ئەم لیژنەیە ممکنە لەگەڵ دیوانی چاودێری دارایی عراقیە بە دوواداچوون بکەن ئەمە پێش ئەوەی ینی بچینە ناو جان بە فەنێکەوە حکومەت بچێت ناو جان بە فەنێکە ئەبێ دڵنیابین لەوەی کە فعلا قەرارێکی سیاسی هەیە و ئەمە تەکتیک نییە قەرارێکی سیاسی هەیە کە موچە سەرف بکرێت بە هەموو کەم کورتەکانیەوە هێندەی تواگەدار بیت هەرێم بڵین ژمارەکانی نردۆی پەروەردە متعاون بوونە من ئەوەی بزانم متعاون بوونەوە پەیوەندی هەیە ئێمە خۆمان تێبینیمان هەیە لەسەر بەشێکی و ئەوەی ترە بێ حکوومەتی هەرێم خۆی يعني ئەو قەرارەتانی ئێستا مەسەلەن قانون مەشروع قانونێک هەیە پێداچوونەوەکەن بە خانەنشینی پلەباڵەکانەوەوانە ئەمە کارێکی زۆر باشە ئەمە هەنگاوێکی ڕاستە بۆ چاکسازی حەقیقی کە هەموو کەس پشتیوانیەکە بە ئەحزابی معارەزە و هاوڵاتی سادەشەوە و مێدەوارم ینی تەشریع بکرێ بچێت بواری جێبەجێکردنەوە ئەم قایمانە ئێمە بەیانی ڕۆینەوە سبەی شەو ئەکید ئیتر محاولاکەین لە ڕێگای پەیوەندیەکانمان و متابعی بکەین کەواتەوە تەنها پڕۆپاگەندە نیە سەرفکردنی موچەی پەروەردە و تەندروستی بەڵکو هەمانگیە لە نێوان عێراق و هەرێم و وەلیستەکانیش خەریکی ئەمە دەکەن. ئەمە عێراق ئەمەی کردووە تا چەندێک عەمەلیە کە پارەکە فعلا سەرف بکە من تەسەورەکەم ئەگەر قانون طبعا ئێستا عێراق لە مانگی 12 استعدادی وەرگرت کە مانگی یەک وەکو سلەف سەرفکە لەبەروی موازنە نابێ لەو حالەتەیە ممکنە سەرۆکوەزیران دەستکراوە بێ بۆ ئەوەی وەکو سولفە ئەگەر ئەم قائمەیە هەبێ بیدایەتیش ئاماژەم پێکرد کە سندوقی نەقدی دەولی زۆر تێبینی هەیە لەسەر ئەو دوو کەرتە تەندروستی و پەروەردە کە زۆر گرنگن بۆ کۆمەلگای عێراقی بە هەرێمیشەوە ممکنە وەکو هەنگاوی یەکەم وەکو نیازپاکیەک موچەی ئەو دوو کەرتە سەرف بکەن و ئیش لەسەر قایمەی فەرمانبەران بکرێ بۆ وەزارەتەکانی تر ئێمە لەوەیە هەماهەنگە بین. بەڵێ ئەوەش بۆ بینە ڕوون بۆ زۆر سپاس دەکەم کاک مەسعود یەک خولەک و هەند تقریبا خولەکێک و سی چرکەیەکم ماوە پرسیارت لێ یەکەم لەسەر تعریبە وترێت تعریبکردنی ناوچە کوردستانیەکان بە بەرنامە دەستی پێ کردووە و حکوومەتی عێراقی و شخصی عەبادی بە ناڕاستەوخۆ پاڵپشتی لێ یەکات ئێوە ئەتوانن چی بکەن بۆ ڕێگری لەمە؟ طبعا پەیوەندی بە دۆخی سیاسی
ناوچەکە و هەرێمەوە هەیە بەتایبەتی دوایەوەی کە هەرێم ینی کورد لەو ناوچانە کشایەوە و ئێستا بە تەواوەتی بەدەست حکوومەتی اتحادیەوەیە. ینی معلومات هەیە کە هەندێک لە وەزیرەکان و سەرۆک وەزیرانیش ڕۆڵیان هەیە لە دەعمکردن، چونکە سەرۆک وەزیران قایدی عامی قوات مسلحەیە، ئەتوانێ ئیعاز بدات بە هیچ شێوەیەک نەجێیش نەقواتی اتحادی بە سنووفەکانی تر بۆیان نێتە دەخۆلکردن. ئێمە چوینە گوندی پاڵکانە، یەکەم بۆ مزایدە نەچوینە. من ینی دەنگدەرەکانم لە سنووری کەرکووک نین، بەس من نوێنەرێکی کوردم و پێویستە بەرگری لە ناوچە دابڕاوەکان بکەم کە ئێمە بە بەشێکی زانین لە هەرێمی کوردستان و مادەی 140 ئەبێ حکمی ئەو سنوورە بکە. ئەو عەرەبانە هاتوون کە کاتی خۆی سەدام هێناوێنی بۆ سنوورانە و زۆربیان تەعویزیان وەرگرتووەتەوە. بۆ نمونە کابرایەکی کورد باسی خۆی کرد کە 6 عەرزی هەیە، حەشدی شعبی و هەندێک عەرەب هاتوون وتیانە بڕۆ خۆ حافیز. کابرایەکی تر باسی کرد کە خۆی و ماڵ و مناڵەکەی لەناو ماڵەکەن بە هەمەرەوە هاتوون و عەرەبەکان چوونە ژوور بە ژوور ماڵەکەی گەڕاونتیان ئیترم ماڵی ئێمە. کاتی خۆی سەدام بەعز بەو دڕندەیە خۆی ئەمانەی بەرامبەر بە کورد بە شێوازێکی ترە کرد. ئەهات دەرتێ کرد پێشتر ماڵەکەی چۆڵە کرد، دوای کلێلەکەی بردەیدا بێ عەرەبێک، نەک عەرەبەکە و دەقەی بێت ماڵەکە داگیرکە. ینی پێویستەکات دوو لە مزایدات، چکە من مدیر ناحیەی سەرگەڕانم بینی لە دوانیدا بوو بۆ کوردستان 24 ئێمە بۆ مزایدە نەچوینەوە، پێویستیش ناکە ئەم لێ دوانە نەبدەین. ئێمە ئەرکی هەمومانە بەرگری لە هەموو تاکێکی کورد بکەین لەو سنوورە و هەوڵدەین کوردستانی نەخێر ئەبێ کوردستانی بوونی ئەو ناوچەیە بپارێزین، تاکید لەوەش بکەینەوە حەقی کەس ناخۆین، بەڵام قبولیش ناکەین کەس حەقی کورد لەو سنوورە بخوا و دەبێت دەستور و قانون، چکە 180 ئەرزی ئەو سنوورە نیزاعاتی مولکیە، ئەبێ قانونەوەیەک لای بکاتەوە. زۆر سپاس دەکەم کاک مەسعود حەیدەر، پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. یەک دوو مژدەش لە بەرنامەکە ڕاگەیان، دیوادارم بە بینەرگەشت بێت. سپاس بۆ کاتی بە ئێمە بەخشیت، ماندوو نەبن بشین. بەڵێ بینەرانی عەزیز، باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئامانەتی خوادا. کاتێکی خۆش. ماندوو نەبن بشیت.